بەپێی ئاماری یەکێتی پیاوانی کوردستان، توندوتیژی دژ بە پیاوان لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە. بەپێی ئاماری ڕێکخراوەکە تەنیا لە مانگی یەکی ئەم ساڵ 36 حاڵەتی توندوتیژی دژی پیاوان لای ڕێکخراوەکە تۆمار کراون. لەو 36 حاڵەتە 3 پیاو لەلایەن ژنەکانیان لە ماڵەوە دەرکراون و 3 پیاویش توندوتیژی جەستەییان بەرامبەر کراوە. لە دوای ساڵی 2014ەوە ڕێژەی پێشێلکاریەکان دژ بە پیاوان لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ قەیرانی دارایی و بێکاری. قەیرانی دارایی بارگرانی زۆری لەسەر شانی پیاوان لە هەرێم دروست کرد، چونکە جگە لە کەمی و دواکەوتنی موچە بێکاریەکی زۆریش سەری هەڵداوە. هەزاران پیا و کارەکانیان لەدەست داوە، بەو هۆیەوە گرفتیان بۆ دروست بووە. بەپێی ئاماری ڕێکخراوی یەکێتی پیاوان لە ساڵی 2014 تاوەکو 2019 393 پیاو خۆیان کوشتووە و 29 پیاویش لەلایەن هاوسەرەکانیانەوە بە هاوکاری کەسانی دیکە کوژراون. زیادبوونی پێشێلکاریەکان دژ بە پیاوان لە کاتێکدایە لە هەرێمی کوردستان تەنیا یەک ڕێکخراوی بواری داکۆکیکردن لە پیاوان هەیە و لە کاتێکدا دەیان ڕێکخراوی داکۆکی لە مافی ژنان هەیە.